ئەوەی من بزانم ئێمە لە قۆڵی سەفیا بووین باشە ئەوەی کە توانن بە دووادا چون بکەن بۆی ئێمە لە قۆڵی سەفیا ئەو ڕۆژە چەند درۆنێک خۆی کێشا بە ئێمە و چەند هەواڵێکمان بریندار بوو لە قۆڵی ئەوان و سەدەکە و پانۆراما هەر هێرشکردنە لە هەموو قۆڵەکانەوە هێرش بوو ئەوەی نازانم ئەو لە ئەبێ لە قۆڵی سەد بوو بێت سەدەکە بوو بێت نازانم بێ برادران پژڕاستکەنەوە لە چۆ بووە بەڵام ئەوەی خەبەرمان بەوا دێمە وتیان شەید ئەحمەد کاتێک کە هێرشی دوژمنان شکاوە ئەم تحملی نەکردووە بۆسێت تا سەرجەم ئەوەی کە بزانن تاچیت بن لەوەی هەموو هێرشەکان گەڕاونەتەوە هیچ ینی داعیشێک یان کەسێک لەو تیرۆریسون لەو سوپای ئەحمەد ناشەرە لێوێ جێمابێت شەید ئەحمەد لە پێش هەمویانەوە ڕای کردو بەرەو کە لە دەرەوە هاواری خۆشی و سەرکەوتن بکات فشێک لی داوە وەلەو کاتەش هەمیسان درۆنێک بە هەواڵانە تەقیوەتە بەڵام خۆشبەختانە ئەوزام درۆنەکە کەسی نەکوشتووە بریناریان هەوە بەڵام کەسیان من ئاوا بیستومە ئەو بەڵام ئەوەی کە لەگەڵ ئەوانە بوو ئەتوانێت پژڕاستی ئەم شتانە بکاتەوە کە شەید ئەحمەد وا بزانم فشێکی بەرکەوتووە یەکەم جار نەک درۆنێک لی دابێ و ئەم شتانە نازانم.